چین لە سەدەی حوتەمەوە و لە سەردەمی فەرمانڕەوایەتی خێزانی تانگەوە ئاژەڵی پاندا بۆ ئەو وڵاتانە دەنێرێت کە دەیەوێت دۆستایەتیان بکات. ئەمە شەکو کللتورێکی سیاسی لێ هاتووە و هەموو فەرمانڕەواکانی چین پابەندی بوون. ئەوەش بە دیپلۆماسی پاندا ناو دەبرێت. وا دیارە سەرۆکی ئێستای چینیش دەیەوێت هەمان کار بکات و دوایەوەی سەردانی ئەمریکای ڕایگەیاند چین چەند ئاژەڵێکی دیکەی پاندا بۆ ئەمریکا دەنێرێت. ئەمەشی بە نێردراوی دۆستایەتی نێوان ئەمریکا و چین ناوزەند کردووە. دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەی نێوان جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و شی جینپینگ سەرۆکی چین، پەیوەندیەکانی نێوان ئەو دوو وڵاتە پێشکەوتنی بەرچاوی بەخۆیەوە بینی. ئەم بەرەو پێشچوونەش دوای ئەوە دێت کە لە سەردەمی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکادا پەیوەندیەکانیان ساربوونەوەی زۆری بەخۆیەوە بینی. هەروەها دوای سەردانی نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەو وڵاتە بۆ تایوان پەیوەندیەکانیان تەواو ئاڵۆز بوو. هەردوو سەرۆکی ئەمریکا و چین ئەمڕۆ پێنجشەممە کۆبوونەوە. بەماش گفتوگۆی نێوان هەردوو وڵات دەستی پێکردەوە، بەڵام لەگەڵ ئەمەشدا ناکۆکی نێوانیان بە ئاشکرا دەرکەوت، بە تایبەت بابەتی کەیسی تایوان. شی جین سەرۆکی چین دوای دیدارەکە لاوتەیەکیدا بەڵێنی دووپات کردەوە کە وڵاتەکەی جانگ دژی هیچ لایەنێک ڕاناگەێنێت. سەرۆکی چین لە بەردەم ژمارەیەک سەرمایەداری سان فرانسیسکۆ ڕایگەیاند چین بە دوای سەپاندنی هەژموندا ناگەڕێت، هەروەها لەگەڵ هیچ لایەنێکیشدا ناکەوێتە جەنگەوە، جەنگەکە سارد بێت یاخود گەرم. هەرچی پەیوەست بە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتە شی لەو باوەڕەدایە پەیوەندیەکان بەردەوام دەبن و پچڕانی تێناکەوێت. لەو بارێشەوە وتی لەو کاتەوەی کراوەتەوە جارێکی دیکە داناخرێتەوە. سەرۆکی چین ویستی وڵاتەکەی بۆ باشکردنی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا تا دووپات کردەوە. هاوکات جەختی کردەوە بەکی نایەوێت ڕووبەڕووی هیچ لایەنێک ببێتەوە. وتیشی لە پەیوەندیماندا بە هیچ شێوەیەک پەنا بۆ دۆڕاوی جەنگ و ڕق و داگیرکاری نابین. بە گوێرەی قسەی باڵای ئەمریکا، بایدن لەو کۆبوونەوەیەدا داوای لا سەرۆکی چین کردووە ڕێز لە پرۆسەی هەڵبژاردننی تایوان بگرێت. لە بەرامبەریشدا سەرۆکی چین داوای لە ئەمریکا کردووە واز لە پڕچەکردنی تایوان بهێنێت، چونکە گەڕانەوەی کەنداوەکە بۆ چین شتێکی حەتمیە. لەلایەکی ترەوە چین ڕایگەیاند ئەمریکا و وڵاتەکەی لە سەردان و سان و وتوێش لەسەر زیرەکی دەستکرد ڕێکەوتون. هەرچی پەیوەست بە سزاکانی ئەمریکاشە سەرۆکی چین بە هاوتە ئەمریکەکەی وتووە سزاکانی ئەمریکا بەسەر کۆمپانیا چینیەکان سەپێنراون، ئەوە زیان لە بەرژەوەندی ڕەواکانی چین دەدات.